سپای خواتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان ئەم کاتتان باش. ئەمڕۆ باسی ئەوە دەکەین کە چی بکرێت بۆ ئەوەی کە موڵکی گشتی لە هەرێمی کوردستان زیادەڕۆیی نەکرێتە سەر. دیارە بۆی کە دەزانن یا ئەوەی کە نازانن موڵکی گشتی ئەوەیە کە هەر هەمووی تایبەتە بە دەوڵەت بە وڵات. جا ئەم مڵکە چۆن دەڵێ منقولە بێ ئەو غێر منقولە بێ، واتە دراو بێ، پارە بێ، یا زەوی بێ، یا ئاو بێ، یا هەوا بێ، یان هەر چۆن دەڵێ بەرهەمێکی ئەم وڵاتە کە مڵکی شخصێک نەبێ ئی گشتی بێ، واتە ئی دەوڵەتە و لە داهات و سەرۆت و سامانی ئەم وڵاتە تا بەردەمی دوکاندارێک کە بەردەمی دوکانەکەی خۆی سەر شۆستەکە سەر ڕەسیفەکەی هەموو گرتووە و دوکانەکەی خۆی لە ژوورەوە بەجێ هێشتووە، ئەمە هەمووی مڵکی گشتی و بەڕاستی پێویستە زۆر مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەو بابەتە بکرێ. مڵکی گشتی کە دەوڵەت سەرپەرشتی دەکا، وڵات سەرپەرشتی دەکا، دەسەڵاتدار سەرپەرشتی دەکا لە هەر شوێنێکی ئەم وڵاتە بێ، لە هەرێمی کوردستان بێ کە ئێمە قسەمان لەسەر هەرێمی کوردستانە کە تا ئێستا بەداخەوە سوی ئیستیفادە لەو بابەتە کراوە و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە مڵکی گشتی بە مڵکی خۆیان و حیزبەکانیان دەزانن و بە مڵکی ئەو خەڵکەی نازانن و مڵکی گشتی زۆربەی هەرە زۆری ئەم هەرێمە دوو دەسەڵاتداری هەرێم و بەرپرسانی ئەم دوو دەسەڵاتە پاوانیان کردووە بۆ خۆیان و خەڵکیش بەڕاستی زۆر لە زۆر شوێن بێبەش بوونە. جا چ لە قوتابخانەیەک بێ کە کراوەتە بارەگای حیزبی، چ لە زەویەک بێ کە داگیر کرابێ، لە پێشی هەمووشیانەوە داهاتی ئەم وڵاتە کە ژێرخان و سەرخانی ئەم هەرێمە گەوهرە، زێڕە، ئاڵتونە، کەچی بەداخەوە دەبینین نەوتەکەی دەردێن تەنها بۆنەکەی بۆ خەڵکە، پارەکە دەبن تەنها ناوەکەی بۆ خەڵکە و هەروەها ئاو هەوای ئەم هەرێمە پیس بووە بە سەبەب نادادگەری، بە سەبەب کەم خزمەتگوزاری. یعنی معقول نییە تۆ دوای 32 ساڵ تا ئێستا نەتوانی کارەبایەک دروستکەی بۆ ئەو خەڵکە و ئەو جابەی مڵکی گشتیش بۆ خۆت بەکاربێنی و خەڵکێکی زۆریش لە هەرێمی کوردستان کە ناتوانن بژێوی ژیانی خۆیان ببەنە سەر. مڵکی گشتی زۆر بابەت دەگرێتەوە کە بەڕاستی زۆر گرنگە، زۆر بە هەستیاریەوە مامەڵەی لەگەڵ بکرێ، چونکە مڵکی گشتی ئی هەر هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانەیە. ئەوەی کە لەم کوردستانە ژیان بەسەر دەبا مڵکی گشتی ئی هەموویەتی. بۆ نمونە تەنانەت تۆ ئەگەر بەڕێوەبەرێکی لە فەرمانگەیەک ناکرێ بێ مڵکی گشتی سیارەی ئەو دائیرەیە، میزانی ئەو دائیرەیە، شتی ئەو دائیرەیە بۆ خۆت بەکاربێنی و بۆ خزم و کەسەکانی خۆتی بەکاربێنی و گوێ بە کەس نەدەی. تۆ تەنانەت ئەگەر پارچە زەویەکت هەبی، ئەگەر شوێنێکت هەیە بۆ خۆتە شەخسیش، بەڵام تەجاوز دەکەیتە سەر مڵکی گشتی، ئەمە هەر بابەتێکی ترە و بەڕاستی زۆر گرنگە بزانی چۆن مامەڵە لەگەڵ بابەتە دەکەی. ئاوا کارەبایە، هەر بابەتێکی ترە کە مڵکی گشتیە دەبێت زۆر بە هەستیارانە مامەڵەی لەگەڵ بکەی و بە ئی خۆتی نەزانی، بەڵکو بە ئی هەموو خاک و هەموو وڵات و هەموو نیشتیمانی بزانی. ئەگەر ئێمە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ مڵکی گشتی بکەین، ئەوەی کە ئێستا ڕوودەدا لە هەرێمی کوردستان ئەو فەقیریە نابێ. چۆن؟ لەوانەیە ئێستا یەک بپرسێت چۆن ئێمە ئەگەر مامەڵەیەکی دروست لەگەڵ مڵکی گشتی بکرێ ئەم وەزعی ئێستا هەیە، ئەم بارودۆخی ئێستا هەیە دروست نابێ. بەڵێ داهاتی ئەم هەرێمی کوردستانە ئەگەر دوو دەسەڵاتداری ئەم هەرێمە بە مڵکی گشتی بزانن و بە ئەمانەتی بزانن، بەڕاستی بە مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ دەکەن. ناچن هەر بەرپرسەوە بە ملیۆن بیبا، بە ملیۆن دۆلار بیبا، خەڵکیش بە ملیۆن دۆلاری دەست ناکەوێ، بە ملیۆن دیناری دەست ناکەوێ، موچەکەی خۆیتی بە 40-50 ڕۆژ دەیدەنێ. بێگومان ئەگەر مڵکی گشتی بە حەق، بە عەدالەت، بە ئینسافەوە کاری لەسەر بکرێ و ئیشی لەسەر بکرێ و بپارێزرێ، ئەو کاتە هەرچی خەڵکە لە هەرێمی کوردستان لە ئەماندا دەژی و چۆن دەڵێ
تأمین دەبێت لە ژیانی ڕۆژانەی خۆی و لە بژێوی ژیانی خۆی و بەڕاستی بەڵێ کاک محەممەد لە سەی سادق سڵاوی خوارد لێبێ سڵاو بە قوربان دەستەکان خۆشجانی وەڵڵاهی باس لە مڵکی عام دەکەین تۆ وەکو هاوڵاتیەک پێ دوایە ناحەقی دەکرێت ئەگەر مڵکی عام ئەو مڵکەی بۆ نمونە لە سەی سادقە لە هەولێرە لە سلێمانیە لە دهۆکە لە هەر شوێنێکە ئەمە مڵکی عام ئەمە بۆ نمونە دائیرەیە پارەی ئەو وڵاتەیە قوتابخانەیە مزگەوتە یعنی هەتا تەنانەت ئەو سەرشۆستانەی کە بەردەمی دوکانەکان هەموو مڵکی عامە بەڵام دەبینین لە ئاستی هەرە بەرزتاوەکو ئاستی هەرە نزم نی چۆن دەڵێت داگیرکاری هەیە قۆڕخکاری هەیە دەست بەسەر مڵکی گشتیدا دەگیرێ ئەمانە یعنی بەلای هاوڵەتیی وەکو بەڕێزت ینی چی دەگەیەنێ دەتەوێت چی بڵێ جاماوەساگیانی ئێمە خۆمانە ئەو چوار دینارەکە لە باخەڵمانە بە فەقیری پێگەین جەدرمەکانی ئەوان دەری نێن لە باخەڵمان و بمارکوژن نەک ساحەبی مڵکەکەمان بین یا حەزەکەمان بین خۆمانە هیمانیانەکەن باخەڵمان تاوان نەکەن جەدرمەکان چی بکرێ بۆ نمونە کاک محەممەد جانانی ئێستا کە بەواقعی ئێمە دەبینین تەجاوز هەیە لەسەر مڵکی گشتی لە بەرزترین ئاست و لە بەرزترین پلەوە تاوەکو بە ئاماژەم پێکرد شۆستای بەردەمی دوکانێک یاخود دراوسەیەک لەگەڵ دراوسەکەی ماوەزەگیانی هەرزەیە لە ئێمە ئەفراز کراوە لە فەلاحسناوەتە دۆ شەش تاوقەڵ تاوە لەو دەستان ڕان و گاگەری خەڵکی دیالۆڕێ نەهێن بە فەقیر و فوقەرا وەنە بەشێکن بەسەر هاوڵاتیە وەنە ئەیەڵ ئەگەر بیکێڵی بیکەی بەگەنم بیکێ بەهەز دەرحاتێ بۆ فەقیر و فەقەرا لەسی تایەقە نامێنێ ئەنەوەڵا قسەیەکی جوانت کردانی ئێستا بۆ نمونە 8 ملیار مرۆڤ لەسەر زەوی هەیە بەڵام بە 500 تریلیۆن دۆلار ئێستا دەخەڵێنرێ داهاتی دنیا 2000 بەشی هەموو دنیا دەکات بەڵام دەبینین ئەو نەعەدالەتی وای کردووە کەمڕۆ خەڵکێکی زۆر لە برسێتی دابژی والله ماوەساگیان خەڵک زۆر یعنی حساب کە وڵاتانەکە زوو هاتن بەلای خۆمان لێرەیان وەمە ئەفغانین و ئەمە سوودانین و چەند لە احتیاجیا خەڵکی لای خۆمان پێ عیبێنە ڕۆی بۆ وڵاتانە ئەوە ڕۆی دەبرسانە بەس کورد نەفسی بەرزە هینا ڕۆیش باش ڕایەتی ڕۆیش دەبرسانە خەڵکی ئەوەستانە بارانە مارێ وەشاریە دەڵێن لاپاوەسێ دیترێ لەو لە ماڵیان نییە ڕوشی نایە بەیانی داواکە لە جەناب و مرێ نەوتمان نییە ئەو ماڵەکە ڕووی نایە داواکە لە ئەو ماڵەکە خەڵکی زۆر لە بەنابەحەتیەشی مرۆ دەستەکان خۆش کاک محەممەد زۆر سپاس بە قوربان سپاس بە قوربان دەستەکان خۆش بێ دەسمە ڕانیە کاک محەممەد سڵاوی خوای دەبێن کاتت باش کاک محەممەد جانەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی سوپاس دەکەم لە تەلەفۆنەکەت قسە لەگەڵ کێ سوپاس دەکەم بەڵێ کاک محەممەد جان سڵاوی خوا لە بەڕێز بە قوربان سوپاس دەکەم سپاس بۆ بەڕێزت والله كان حاجي لبرا عقلتنا لو كردستان عقلتنا يعني كده اجر براستي عدالتنا هيش تبني هل مصيره بخوي عقلتك ان كان مصيره للرانيها مو بخوي عقلتك هل كتب كيف بخوي تصرفات مصر جشتوا دك لشاخ وبن اركان دك واه يعني هل يتوقف فرعون او مصيلانا جهل ابن ملكان وبقي حتى مصير كان ممكن جشتان همو داجير كذي مرحان همو داجير كذي عين تماشا بكي لو راني شو انما تعاظل لبلور عيال وخلط كيف يعطيني يبقى لازم جدك بكيف هل يقبل خذ في عونك مداخله داجا كان إذا صلاتيان يا دادور كان داجا كان كسب الصلاة ويدي كيش الصلاة يا ناتواني تصرفان لا المقصود كذا لا شيء مقصود كذا بك لرجاي محكمة لرجاي قانون وبرجاري بيته ناتواني جواب يا نابنا جواب داجا كان نابنا أنا خلق زوج سايد زاني ولا بكسا ولا عند صلاة يا دەستەکان خۆش کاک محەممەد ژیان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس برای گەورم دەسمە پێنجوێن کاگەکرم سڵاوی خوارد لێبێم کاتت باش بەڵێ سڵاوی خوا لە بەڕێزت کاتی بەرنامەی جوان پێشکەشەکەن قوربانی تۆ بم من بەزەین بەو خەڵکانایەتەوە بۆ منە لە سەیسایەق لە پێنجێت شارەکانە لە ناوی ئەحمەد شاتوانی و شەید مامەڕیشە و ئەم هەموو خەڵکیانە یا بە کوردە مزۆڵانە بەڵێ
استكانه بناوي ملك داجي في خبرام كنت سامح وملكي أوان عصنا نبيش قاي دوري صار يجيبوا بله هذه شيء كدو أمانة هذه وكاتي خوي قبلين انتفاضة كراتيانو بري كردستاني هات بله أم زورانا ذكي يقولون زورانا كيف حاتم كردستان تفشان وبخشانك هذا جرزي والله بداخل يعني آخر براسي كذا جاي برزي يوكو إيوا بلين يوكو أمسح ويساني أنا قال معنا نبغى يسحب دهان من هذا فزادن يعني خويا الأخوان الجابر ما راح يخابك إيوي بود لما مجتمع سپاس دەکەم کاک کەرەمجیان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بە قوربان کاک ئیسماعیل لە هەولێر سڵاوی خوات لێ بێم کاتت باش کاک ئیسماعیل السلام عليكم علیکم السلام ورحمة الله باش بە قوربان سپاس بۆ بەڕێز دەستەکانت خۆش فەرموو كاك عاطي لباري او بشاري براسي يعني او شيء من كماري دازي دكا فقيرك ناتواني دازي دكا بەڵێ هەمووی دەوڵەمەند و هیچ بۆ ئەوانە دازیری دەکەن کەسێک دەتوانی ئەمە دەتوانم یەکە دەتوانی ئەو ڕۆژی یەکێک لە کەناڵەکانی سەر بە دەسەڵات بوو کەسی کرد یعنی کەسەی ناسە تەلەڤیزۆنی فەقیر بوو دەگۆ لێ ڕێکخراوەکان ئیشان چێ دەیگۆ جاتن یارمەتی ئەوەی بدەن یعنی لەسەر یارمەتی ئەو فەقیرەی بدەن بەحسی ئەوەی دەکرد ئەو فەقیر و ئەوانە بوو ئەدی داهات و سەرۆت و سامانیە وڵاتە بۆچێ بێ ئەگەر ڕێکخراوەکان و دەوڵەمەندەکان بێن هاوکاری هەژاران بکەن کە خۆشتێکی ئاسایی ئەمە بەڵام ئەی داهات و سەرۆت و سامانیە وڵاتە بۆچێ بڕوە طبعا كناركي دەسەڵات وي دەبوو دەگوت یا ڕێکخراوانە یارمەتیان نەدا ئیشیان چییە یاوی گوتی ناوەڵە گوتی چۆن یارمەتیان نەدای مەقسەد نەوەی يعني خۆ ئەوە کەس لەبارەوە نییە مەقسەد دەرێن ئەوانە دەچن با بە فێر بنەوەن پارەماری بۆ عارێخر دەکەنەوە فێر بنە ڕێگری دەکەن قوتابی لە خەڵک وەردەگرن هیوادارم ئەو دیاردەهێنە بینێ سەلام إن شاء الله وعليكم السلام ورحمة الله والله ئەگەر نەعەدالەتی نەبێ بە تایبەتی لە هەرێمی کوردستان و تا لە تەواوی دنیاش طبعا کە ئێستا باز دەکرێت مەسەلەن بۆ نمونە چەندان ملیۆن هاوڵاتی لە دنیا لە ژێر هێلی هەژاریەوە دەژین چەندان وڵات ئاوی خواردنەوەیان نییە ئێستا ما ئەگەر وڵاتێک بۆ نمونە ئەگە هیچی نەبێ ئەگەر ماڵێک هیچی تیانە بێ بۆ نمونە گلەی لە باوکەکە ناکرێ بەڵام کارەسات ئەوەیە کە باوکەکە وەزعی زۆر باش بێ بەس ماڵ و منداڵەکەی برسی بێ یعنی تۆ لەم هەرێمی کوردستانە سەرخان و ژێرخانی ئەم هەرێمە بەڕاستی داهاتە زێڕ و گەوهرە یعنی نەوتی ڕەشە هەرچی کانزایە هەیە لەم هەرێمی کوردستانە ئەم دەواازە سنووریانە وەکو چۆن دەڵێ وەکو کارگەیەکی پارە ئاوان ئەوەتە شەو ڕۆژ پارە دروست دەکەن شەو ڕۆژ ینی حسابکە بەرهەمهێنی پارەن یعنی ئەوەندە داهات هەیە لەم سنوورانە ئەوەندە داهات هەیە لەم ناوخۆی هەرێمی کوردستانە کاک ئاکۆ لە پێنجوێن سڵاوی خوات لێبێ فەرموو برا گەورەکەم برای بەڕێزم ئەم کاتتان ئەم کاتت باش سپاس دەکەم بە قوربان کاک ئاکۆ چییە لای ئێوە بۆ باران و سەرمای لای ئێوە بەفرە بارانە والله كحالين بارانا سباز وخوابا رحمتي خويا ان شاء الله بله ان شاء الله والله قد خوشي كان لي كم برنامج بني فد عامي كل دو تداول ذكري بلام من تنجنا كي خما كمية تعوقوا بعض حولينا شاركين بديت يا وبد تنجني باي وكم كرتي اوي تاعي كبر ترسام جنابي قائم قام وبدي شارواني لو واقعي خمساردن بداخله خمساردن يعني دەسەڵات یان نییە واقعي بازار رێ نەخراوە يعني زادەکانیان ڕێزم بەکات کاران هەیە بەڵام نابێ لەسەر حسابی من چن ئەوان کاتیکەن لەسەر حسابی جەنابە دیان هەر خەڵکی بەڕێزی ترەوە کاتیکەن شۆسە و تەرانە زادەکانیشان دەستوە کاک ئاکۆجیان يعني براستي حقه تو دەسەڵات دار ئەوە بە زوڵم ئەو بابەتە دەکاوە ئەنیە بەڵام حەقیشە ئەو خاوەندوکانانەش یعنی وجدانی خۆیان ئەنی چۆن دەڵێ محاسبە بکەن شۆستەکە لە خەڵک نەگرن شەقامەکە لە خەڵک نەگرن ئەبێ کاسبکار بەدەر لە کاتێکی ڕۆشنبیری ئەوەیشی هەبێت
تجاوز نکات سەر ملکی خەڵکی ئەمە یەک دووهەمینی بەڕێز جەنابی قائمقام و مدیری شارەوانی وەلایەنە پەیوەندیدارەکانی ئەبێ نیشانی پرسیار لەسەر خۆیان لادەن خەڵک نەڵێن وەڵا بۆ ئەوان خەمساردنی لێ پێچینەوە ناکەن لەبەر ئەوەیە کە لە بازاڕا خاتریان بگیری یعنی ئەمە ڕەنگە هەر چەند کەس ئەم قسەی کرد بێت چەند کەس داوا لە بەڕێز لایەنە پەیوەندیدارەکانی پێنجۆنەکان لە بەیانی زووتر ئەوە بکەن یعنی بەدەر لەوە جەنابی مامۆستا وەڵا ئێستا لە پێنجۆنە شتێکی تر بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی تاوا بێزار کرد بووە نەک هەر مرۆڤەکان بوونەتە سەر ئەوەی کە بوونەتە داگیرکەر تەنانەت حکومەت لە پێنجۆنە بڵێن دایرە و داوایرەکان دوو لە ڕووی حاضری پەرزینێکی قایدی لە ڕووی بەرنامەکەی جەنابستا پەکەکانیان بۆ ناپێچێتەوە یعنی پەکەکان پارکەکانیان داگیر کردووە کۆڵانی جادە و بازاڕیان داگیر کردووە مناڵ ناوێرە بچێت بۆ مەکتەب تەنانەت وەڵای بەس حوسێنی گۆتەکان ماوەتی لە ڕووی حاضری پەیوەندی ئەوی باسە کە دەرگای وابێتی زیاد کراوەیا ئەوانی ژینەکە یعنی نازانم ئەم جۆرە شتانە ڕەنگە لە عامی کوردستانە هەیە بەڵام پێنجۆن ئێستا بەتایبەتی یونسکۆ خەریکەی خاتە چوارچێوەی شارێکی جلیگەیی جوان و حەقا لە کۆمەڵی ڕواندۆ گرنگی پێ بدرێت زیاتر دەستەکان سپاسی جەناب دەکەم هیوادارم دەستەکان خۆش لێم وەرگرن بە قوربان زۆر سپاس دەستەکانت خۆش بێ کاک یامور لە چاکسازی گەوران لە سلێمانی کاک یامور سڵاوی خوا لێبێم کاتت باش باشی کاک یامور بەندی یان کارمەندی لەوێ وڵای ئەمە بەندین لە چاکسازی بیان و تەلەفۆنەکەم بەڵێ من سڵاو ڕێزم هەیە بۆ هەر هەموو بەندیەکان بەبێ جیاوازی و لەخوا دەپاڕێمەوە ئەوەی کە بێت تاوانە ئازاد بکرێ ئەوەی کە تاوانباریشە تەوبە بکەوە بگەڕێتەوە و چۆن دەڵێ دان بە هەڵەکانی خۆی دابنێ و بەڵکو خوای گەورە ڕزگاری کا بەڵێ کاکە یامور جان فەرموو وڵای ئێمە لە قاعەیەکە سەر مەکتەبەوە لە قاعەی خۆی زێ 12 نەفەرە ئەمە 25 نەفەریان پێ کردووە 12 بەڵام 25 بەڵێ 25 نەفەری دیارین بەڕاستی نە حەمام بەرەکەوێ نە سەرعاو بەرەکەوێ نە شوێنی خەومانێ نە شوێنی ساحەتمانێ بەڕاستی یعنی ئەمەکان ناو ئاسایشەکە بە حساب چاکسازیە بە چاکسازی نیە بە ناو چاکسازیە لەبەرەوەی ئەو دەنگدەڵ و وینانە کە ئەم شوێنانان خۆڕە بۆیان کردووە بە مادەم وەزوەت داوین هەریش دەبایان کردووە بە خەستەخانە بۆ ئەمە نەوە تەقانەوە دەوێت ئەوە بەستن خەستەخانەمان نییە کە خەستەخانە کاک یامور بمبورە وتە ئێمە لەسە مادەی هۆشبەر گیراوین کە دەڵێن چاکسازی یعنی بە فعلی ئەوەی کە لەسەر ئەم مادە هۆشبەرە بگیرێ بێتە ئەوێ ینی چاک دەبێتەوە ئیشی لەسەر دەکەن چاکسازی نییە بەڕێزم ئەوە خۆی کارمەندەکان زۆربەی زۆری مادە هۆشبەرەکان هێنن لێرە لە سزمەکە قەزێمان بۆ دروستەکەن ئەما بەنێ لە ئاسایش لێمانێن بەڕاستی تعزیبمانێن قەزێمان بۆ زیاکەن بۆی بەرنەبین ئێمە بۆ لە زیندانی بوونی ئێوە قازانجێکی مادی دەکەن بەڵێ بە تاکید هەیە باقی هەیە بێلای هەیە بەڕاستی باقی لە سیدەگنی چەند کەس دەزانم باقی هەیە چەند کەس دەزانم بە بۆنی ئێمە یانی ژیانیان خۆش بووە بەس ئێمە لێرە کوشرا بەسەرمانە ئێمە نەخۆشین کەسێکی نەخۆشین بەڕاستی ئێمە خەستەخانەی هەبووە چارەسەری گزیە لە لێبوردنی گشتەکەی زۆر باشتر بوو ئێمە ئەگەر ڕاستی بێت بەس وەکو ئەوە ناوەتا لێبوردنی گشتەکە هەبێت 2 ساڵە چوە بەسەرە ناوەتا پەرلەمانمانەیە ناوەتا هیچ شوێنێک بووینێکمانەیە ئێمە ڕووی پێ بکەین بەڕاستی کۆمەڵی ماڵ و ناڵمانەیە بەڕاستی ئێمە کوڕی فەقیرین بەڕاستی کوڕی ئەژارین لێما قەوماوەتە مەسئولەکان مادەی وەزبەریە نێمان توش کرد و ئاومان بەسەر هاتووی ناکەن ڕووگەنەسی چینینە داواکارین لە کەناڵەکەتان داواکارین لە کەناڵەکەتان بەڕاستی دێن بە دەممانەوە بەڕاستی ئەمە لە شوێنەکانی بەڕاستی بە ناو چاکسازیانی ئەمان بن بۆ ئاسایش ئەمان بن ئەڵێ ئێوە قەسێکی دۆرمان بۆ کەنەوەی کە ناوکی دۆرابێ ئەڵێ فکرێکی دۆرتانێ حەزێتمانێن لە کانی کۆمە ئەمانێن نۆتر نازانیی چی بەڕاستی سەرمان لەشێکیەوە وڵاهی حەقانی ڕۆژنامەنووسان پەیامنێران کەناڵەکان ئەوانەی کە چۆن دەڵێ خۆیان بە خەمخۆری ئەم ملەتە دەزانن بە دواداچون بەوە بابەتە بکەن من قسەکانی جەنابت وەردەگرم و هیوادارم چی باشە بۆتان بکرێ و هیوادارم کە ئەوەی چۆن دەڵێ پەشیمان بۆتەوە پێی وایە لە ڕابردووە بەهۆی کارێکی نەشیاوە نەگونجاوە ناڕێکەوە کەوتوتە ئەو شوێنە خی گەورە ئازادتان بکە ئیشاڵڵا و بگەڕنەوە سەر ژیانی ئاسایی خۆتان ئەگەر ئێمە مەکتەبەوە ئێمە کەسێکی نەخۆشی نە ئەوەتان یاری قەزەی قورسمان لەسەرە نە هیچ شتێک بەس داواکارم لە 8 بێت لە 8 ئاین پەیام بێ هەر شوێنێ بێت بێ بە دەممانەوە بەڕاستی لێبوردنێکی گشتی بەڕاستی یانی شتێ بێت ئێمە چارەسەرێکمان بۆکەن خانەوەدەکانتان سەردانتان دەکەن کاک یامور
بەڵێ خانەوادەکانتان سەردانتان دەکەن مافیان هەیە سەردانمانەکەن بەس بەڕاستی بنو ئەتەفیشیانەکەن و یانەکەن بەڕاستی ینی ئەوە زانی یانی من دایکم هاتۆ خوشکم هاتۆ بەنو ئەتەفیشەکەن پێم وتووە 3 مانگارە بێت یانی سوکایەتی پێەکەن بەڕاستی ئەوە زانی ئێمەگیان خی گەورە سالیکە ئیشاڵە دەستەکان خۆش ڕێز و حرمەتمان هەیە سپاس بە قوربان دەستەکانتان خۆش بێ یعنی بەڕاستی ئەمە کە باز لە مۆڵکی گشتی دەکەین باز لەوە دەکەین ئەو زیندانەش کە ئەو بەڕێزش ئاماژەی پێکرد ئەوە شەر دەکرێت با بڵێن مولکی گشتیە بەڵام مولکی گشتی چۆن بەکاردێ بە شێوازێک بەکاردێ چۆن وا بکەن کە خەڵکێک ئەگەر لە تاوانێکەوە دێ بۆ ئەو شوێنە چۆن ئیسلاح بێ چۆن دوزار بگەڕێتەوە ناو کۆمەلگا ئەوەی کە ئەو بەڕێزە ئاماژە پێ دەکا بەداخەوە کاک پۆڵە سڵاوی خوارد لێ بێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان سپاس بە قوربان دەستەکان خۆش کاک پۆڵە بەڵێ مڵکی گشتی لە هەرچی شتێک لەم وڵاتەیە دەیگرێتەوە بۆ نمونە لە بەرزترین داهات و سەرۆت و سامانی ئەم وڵاتە تاوەکو بچووکترین و تاوەکو ئاماژەم پێکرد تەنانەت بەردەمی دوکاندارێک کە ئەشیایەکانی لە دوکانەکە هەموو دەردێنێ لەسەر شۆستە و شەقامەکە دایدەنێ ڕێگە لە خەڵک دەگرێ ئەوەش هەر مڵکی گشتی و تەجاوزکردنە بۆ ئەم هەموو تەجاوزە لە هەرێمی کوردستان هەیە بۆ چارەسەر نابێ بۆ هەوڵ نادرێت کە بە فعلی عەدالەت هەبێ و خەڵک هەموو سوود لە مڵکی گشتی بینێ دەستخۆشی لێ دەکەم بەخۆزگەتەوەرەکە چی بکرابە نەک بکرێ چونکە بەداخەوە زۆر بەداخەوە ئەگەر لە شوێن لە گەورەترین دەستەوە وەبەرهێنان کاکەنوە دەستەی وەبەرهێنان ماڵی ملەتی ماڵی نیشتیمانی وێران وەبەرهێنان من باسی هەولێرت بۆ دەکەم لە 2000 ئەوە بۆ 10 ساڵ زیاترە هیچ فەرمانبەرێک هیچ مامۆستایەک هیچ موچەخۆرێک ئەو پارچە زەویەی کە دەبوایە بە پێی خزمەتکردنی پێی بدرێ نەیاندایێت یان لێ کرد لە ڕێگەی بەناو وەبەرهێنان بەناو دەرقۆزی بن ئارۆز ئەو لێری گوتەنی هەزاران دۆنمیان دابش کرد بەسەر چەند کەسانی نەک ئەوە خۆزگە دابشیان بکرد باید تەعریب لە تکرید لە ڕووماتی لە بەعاد لە هەموو شوێنەکەوە ئەوە مڵکی گشتی نییە مڵکی گشتی سنووری هەیە بەرپرسێک تەجاوز دەکات لە چەند مەسرێک چەند دۆنمێک نا هەڕاستکردنی خاک نیشتیمان کەلتور نەتەوە لە هەولێر لە ناوی چ وەبەرهێنان سوێن بخوا شتێک نییە بە ناوی وەبەرهێنان ئەوانەی کردیان لە عەرەب هێنان نەک وەبەرهێنان تۆ سەیریکە ئەو هەموو زەوی زارە زیاتر لە 3 ملیۆن عەرەب چێن ئەوانە ئەگەر ڕێگا هەبا یەک لەو تاوان باران کوا مڵکی گشتی کوا پیرۆزی گشتی کوا یاسا کوا لێپرسینەوە تۆ سەوداکردن و مامەڵەکردنە بە حەز و ئارەزووی چەند کەسێک تۆ خۆزگە کامێرەکەتان دامێرەکاتان دەچوو ئەو هەموو بەناو ستیە کاک ئەنوەر ئەو هەموو بەناو ستیە ئەو هەموو بەناو شاری نوێی مۆدێرن و نازانم سیوتی بۆ پەیوەندی بە کوردۆ هەیە بەس یەکشت هەیە لە تەواوی عێراق یعنی بە پێی یاسایەک تۆی کاک پۆڵا هەولێری دەتوانی بچی لە بەسڕا زەوی بکەی زۆر لەو یاسایەدا کاکە ئەوە تۆ بەڕێزت من هەموو دنیام دێ دەتوانی ماڵت بێ بەسرا با ڕاست بۆ بین بەڵێ کاک پۆڵا پێمکردنە کاکە نوەر ببوورە ئەوە یاسایەکی شۆفێنی تەعریبە کوردی ساویلکەیان پێ هەڵخەڵەتان هەموو دنیام بدەنێ ناتوانم هاوینێک لە حەمارە بەسەر ببەم لە کووت بەسەر ببەم پێڵکردنە کاکە پێڵکردن تۆ لە مێژە پێڵیان لە مەبەستیان چییە پێ دوای مەبەستیان ساویلکەی خۆشباوەڕی ببوورە بدەڵێم لە کەنداوە ئالیک دەدرێ ئالیک دەدرێ دەنێدرێ بۆ دەوەڕەکە ئاقوڕەکەی وەبەرهێنان لەوێ ئەو گەوەڕا ئەو لێدەڕێ بابەڕاستکە بە شتێک نەما بەناوی هەولێر ئەزان شوێنە ئێستا بۆ منە ساڵانە هیچ کەناڵێک نەما داوای لێ نەکەم هیچ کەناڵێک نەما داوای لێ نەکەم سڕینەوەی ملت کەلتور نیشتیمان لە هەولێر کەس نەوێرا ئۆپۆزیسیۆنە ئێستا بۆ نمونە لە تورکیا ساڵانە ئامارێک ڕادەگەیەندرێ کە چەند خانوو لەو وڵاتە کراوە بۆ نمونە پشتی شێر بەر عراقیەکان کەوتووە کە زۆرینەی خانوەکان دەبوارم دەدێ وەڵامت دەمەوە ئارێوەڵە بۆ سەرچاوەکە دەست ئەوان سنووریان پارێزراوە دەوڵەتن
ئازاری دەخواستە نییە شۆفێنیش نییە ئازاری بۆوەرە قۆچانی باو باپیری لە کەرکووک لێی دەسەندرێتەوە لێ کوردی خۆش باوەڕیش باوەڕی کردووە مافی هەیە کورد بچێتە بەسرا لەو ئەو ماوەکانی کرد لەگە برادەرێک ئەویش لە ڕێگەی عەرەبانە غەست دەما ببوورە غەست دەماغ کرابوو برادەرێک گوت ئێمە عێراقینە مافمان هەیە گوتم وەرە بڕۆ حەویزە سێمان کرێنشین بە من پارەکەی دەدەم گوتی وەڵام من ناوێرم گوتم بۆ ناوێری گوتی لەناو ئەوانە سەرم دەڕڕم دەمکوژن گوتم ئەی بۆ دوو ڕووی دەکەی بەرامبەر بە من بۆ دوو ڕووی ئەخا عێراقی جیاوازە بۆ مطلقێژ نییە مطلقە من ئاگادارم بە هەزاران خاوەن مڵک لە بەغدا لە شارەکانی تر کوردن و لە مووسڵ و لە زۆر شوێنی تر ئاگادارم لەوانەیە کە سوکاری ئێمە حەیان بی کاکە ناوێت سەردانی مڵکەکانیان بکەن بۆی کورد ساویرکەیە خۆش باوەڕە دوو پیرۆزی یاسا دەگرتێ ئەوەی دشی خۆی بجێبەجێ دەکات تۆ هەولێر نەمایە دەوەرە کەناڵەکەت من ئامادەم وەرە من ئامادەم بزانت 153 گەڕەکەیە لە هەولێر کاکە ئەنوەر مەی بڕە ما نای بڕم نادەی فەرموو نای بڕی 153 گەڕەکەیە لە هەولێر کام گەڕەکی بە پاچی ماوەتەوە کام گەڕەکی شۆفێنێتی عروبی ساڵیوە لە کەندا و پارەکانی بۆنێ کام مافا کام یاسا کام وەبەرهێنان کام هەڵە خەڵەتاندن کام دەستور ئەی ئەوانەی گەڕەکی نەورۆز تۆفزاوا سەرگەڕان تاقوق ناوچەی تاڵەبان داودیەکان قۆچانی باو باپیریانە لێیان حرامە ئەوە فێڵکردنێ کە بێمەوزوو هەر لە سەردەمی شێخ مەحموود حەویزە کاکە ئەنوەر حەویزە کە ناوی حاوی جافەکان بوو حاوی جافەکان شێخی نەمرد هەزار ڕەحمە لە گۆڕی نەبێ شێخی نەمرد وەکو ئەوانەی ئێستا پێیان گوت ئینتە خۆش زەعیم وەڵڵا کاکە خۆش زەعیم بە قسەی خۆشبریەویدان هەڵ خەڵەتان تا ساڵی 63 تەندیان خەتول عام کرد سێ ڕوزیویەکانیان لە سنوم داڕەکان دەست خۆش کاک پۆڵەجان مەی بڕە خەڵک لە پاشتە چاوەڕێ دەکە عەزیزم مەی بڕە کەواتە قۆناغ بە قۆناغ لە ئێمەنەوە لە تورکیای عەرەبیەوە گەیشتە شەقڵاوە یاسای هەڵخەڵەتاندن فریودان لە ناوی وەبەرهێنان بەڵام ڕاستیدا و عەرەبهێنان تەواشەکردن غەسل دەماغکردن لە ناوبردنی کەلتور و زمان و خاک و نەتەوە ئەوە لێلەیە لۆلۆش ماوە ڕەنگە پێنجین هەڵەبدا هەموو شارەکانی تر ئەو نەخۆشیە بگرێتەوە ئێمەش دەرێن داوزات پیرۆزە پابەندی بە یاسا ئێمە مافی مرۆڤ ئەوانە هەمووی خەڵەتانە دەستەکان خۆش کاک پۆڵە دەستەکان خۆش زۆر سپاس کاگی لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش ئەو کاتت باش کاگی یوسف سەبارەت بە تەجاوزکردنە سەر مڵکی گشتیش هەر لە داهاتی ئەم وڵاتە هەتا بچووکترین شت دەگرێتەوە بەڕێزم بە قەناعەتی من یعنی پێویستە مڵکی گشتیش مادەم هەر کەسە تەجاوزکردە سەریا لە دوکاندار لە پێش دوکانی خۆی شتێکی تەجاوز پێش دوکانەکەی کرد پێویستە کرێ لێ بگژێتن بە ڕەسمی ئیجازەی لێ بدرێتی کەواتە ئەوەنە تەجاوزەتەکە هەیە ئەوەندە کرێ دەمیانگەنە بێت لۆ پارێ کرێ لا كتير قطعي ودين ك دكان في خدايا وتصير ريكاس يعني طاري ودين طاري لو تجاوز وناجز ك تجاوز كليان هذا تري كليا مومنت خلص سقاط باجي قال له سقام مكان لا خلطوا بعد ما التجاوز هي الجوري باكري وقت او كريتي هي طارينا لا طاري كهربائنا لازم تسلم ملك تعب ملكي ولا يعني بعد ملك تعب لكن ملكي بيشتريها برا لكن كيف او حاصل بازار استقدام كسك دكانداري مثلا تشتري كريتين بقازان جيري قازان خوي بجيري نفقاتي لو دكاني ده لكري لا ولا كهرباء لا باي لا صرف دكاتن دبي قازان جيب كاتن بكتش لو داولاني شيء ببي أو يتوقع أستاذ إداري أستاذ ذاتن بخيف كوي دەستەکان خۆش کاگی زۆر سپاس بە قوربان دەسمە ژاراوی کاک حەمە ڕەشید سڵاوی خوا دەبێم کاتت باش سپاس بە قوربان بارانە بەفرە سەرمایە چ باسە لەوێ بارانە وەڵاهی سار نییە لەخوا بەزیاد وەک بەهاریە بەڵام بارانێکی نزیب خێر و بەرەکەت دێتە خوارە خوا بەزیاد ئاو زیادی کردووە هیچ
لەخوای بە زیادی عیبی نیە وساڵ باشە لەخوای بە زیاد بێت الحەمدولله والله شکر دەغڵجان وڵاتێکی خۆش کراوەوە بەس دەسەڵاتەکە تۆزێ بەخۆی دابشتەوە میلەتەکە ئاوکی بێتەوە بەرەدەناوی عیبی نیە دە یاخوبە باشتر بێ ئینشاءالله هەنا بەخوای کاک حەمەڕەشید سەبارەت بە مەسەلەی مڵکی گشتی یعنی داهاتی ئەم وڵاتە مؤسساتی ئەم وڵاتە زۆر شت هەیە بەڕاستی مڵکی گشتیە یعنی چۆن ئەمە ئەو بابەتە وا لێ بکەین بپارێزین و نێرین تەجاوز بکرێتە سەر ئەم بابەتانە زیادە ڕۆی نەکرێتە سەر مڵکی گشتی یعنی داهاتی ئەم وڵاتە بە عەدالەت دابەش بکرێ بەڵێ ئەوە قوربان دەبێت دەسەڵات لە پێشدا دەسەڵات دوحیزبی دەسەڵات جاکوێن سێن ئەوانەی کە خۆیان لە سێبەرەکەی مات کردووە تەواوکەری دەسەڵاتن کێزی خۆیانە ئەوەی دەسەڵاتی هەبێ ئەوەی دەسەڵاتی هەبێت دەتوانێت تەجاوز کات لەسەرەوە لە هەتا خوارەوە جاقەمەنەوە نیە دەمەوێت بەڕوونی بۆی بینەران و بیسەران جویان لێبێ پێویست ئەوان بە خۆیان دابچنەوە ئەو خەڵکەی لە خۆیان هەڵاندووە ئەو گەلە خۆمەی کە خۆیان پێ گەورە کردو بە خۆیان دەڵە حیزبی گەورە بەو کارە ساتەی گەورە بوون پێگەیشتی لە دنی خەڵکی ئاگوشی ئەنسارەکانی خۆیان باکرد وەرن بڕۆ خۆرە خاری بکەن ئەوە ئێستا کاکبابێ تازە چووە ئەو زەلامەی ئاوا بۆ شێرە خۆشتی باشە کاری باش پێم خراپ نییە ئەوەی بزانێت زیادەڕۆی بکە بەڵام بە ذاتی خۆی دەست پێ بکەن حیزبی دەسەڵات ئەو خۆرەخکاری کۆتایی پێ بێنن زیادەڕۆی نییە لە حیزبی ملوتە شوفتە دەبن پێگەیشتی بەڵێ چوار کەسیان بەدواوە نامێنی ئەوەی بەدوانەوە ڕێزم بۆ چاکیان ناڵێم خەتی ڕاست شە بەسەر هەمەیدا بێنم ئەکسەریەتی مەسلحەت چییە ها چاون لێ بێ سەراو پەردەی جەنابی قەڵایسەی کابرای کە ئێستا دەڵێتەوە بۆ هەر دەناڵاتوە ئەم هەموو خەڵکی بە دەورەوە بۆ کێ بە پشتەوە ماوە ئەم میلەتە دەبێت فکر کاتەوە ئەمە دەرسە بەڵام دەسەڵاتیش دەبێت بەخۆی دابشتەوە پێویستە ڕێز لێتر بگرین کۆمەلگایەکی تەندروست دروستکەین احترام و حرمەت لە بەیماندا هەبێ نەک ئێستر لێک هەڵوەشان و با بۆ لای بۆ کوڕی نەمێنی ڕفتاری چییە یەکێک دەتوانی بەرامبەری مردن بوەستیتەوە نەخێر ئێ بۆ وا دەکەن سەروەت چییە سەروەت کە حرمەتی تێدا نەبوو کە ڕێز لەما فەرموو جاران بەرنەحلەت بنەوانی ڕابردن دەسەڵاتەکانی پێشومەتی نەحیەت لە شوێنێکی گوڵابە سەرانسەری ئاوادانەکە بە ڤیدیۆ دەچوو ئێستا بە سەرۆک وەزیران بێ چێت گوێی دەداتێ ئەو مەسەلە پێشکەوت نەنە وەڵام مەسەلە بێ حرمەتیە بێڕێزی دروست بووە لەسەر چی گوتراوە گەورە ئاودازییندا کە پێڕێ دەخا دەستیان کرد بە خۆرەخکاریە دەستیان کرد بە تاوانخوازیە وە دەزانن کوردستان موتی بادیوانە ئێکاکەی هەمومان تەسعەمان داوە هەمومان ماوێران بووین بۆ شەیدەکانمان ئێستا هەر حەزیندوو بنەوە بێزارن لەو وەزعی پەشیمان دەبنەوە لەو خوێنەی کە بەخشییانە بە وڵاتەی دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس کاک حەمەڕەشید گیان کاک محەممەد لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش باشی بە قوربان کاوەرەکەمانە سەر چییە؟ باس لە مڵکی گشتی دەکەین لە داهاتی ئەم وڵاتە لە زەوی ئەم وڵاتە لە ئاوی ئەم وڵاتە لە خاک و لە نەوت و لە کارەبا و لە دام و دەستگاکان ئەوەی کە مڵکی گشتیە حەق عەدالەت بکرێت تەجاوزی نەکرێتە سەر وەکو خۆی بەکار بێت سوودی هەبێ بۆ هەمووان وایە وەڵای باڵێ کاک محەممەد داوای لە بردن دەکەم کاک محەممەد پەیوەندەکەی پسرا کاک هاوڕێ سڵاوی خوارد لێ بێم کاتت باش سڵاو بە قوربان باشی حواڵ باشە قوربانی تۆ وەڵی کاکە حاجی بەڕای من ئەو کەسانەی کەماڵی خەڵک داگیرەکەن ئەبایە چاویان لە سەدامە بایە ئەبایە چاویان لەو سەرکردانەوە بایە کەپەتیان نەکردە ملیان ئەبایە ئەوانیانە نەکردا ماڵی کێ داگیرەکەن ماڵی کورد داگیرەکەن ئەگەر ئازان باڕە ماڵی فارسی عەرەبێ تورکی ئەوانە داگیرەکەن ماڵی کێ داگیرەکەن هی ئەم میلەتە ڕەش و ڕوتە بەسمەینەتەکە کە خۆشی نەبینی لە دنیا یعنی هەموو ڕۆژێک ئەبێ ئێمە خەفەت بخۆین چی هات خەڵک مەشغوڵکردنە بەم مەسەلە و
پاشە تۆ ئەگەر سەرکردەی وڵاتی یعنی چۆن ئەبێ کابرا ڕاستەرانە بچێنێ یا مەسەل تەخە لە خەڵکە یان ئەم بابەتە بابەتێکی ترە ئەوەی کە ئێمە باسی دەکەین بۆ نمونە داهاتی ئەم وڵاتە بۆ دەبێ خەڵکێکی کەم خەڵکێکی چۆن دەڵێ بە پەنجەکانی دەست دەژبردرن ئیسیفادەی لێ بکەن و خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان بێبەش بێ بۆ نمونە کاکە حاجیجان هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەرکردەکە ئەگەر سەرکردە بێ تۆ بەیانی ئیشەکە دەیتە مەقاولێ خۆ ئەبێ مراقیبێکی بوێ ئەبێ ئەم پارەی داچی لە چی ئەسەر بکەی ئەوە هەمووی بۆ سەرکردەکان ئەگەڕێتەوە ڕاستی دروستی ئەمەیە مەسەلەکە یەکەی ومن دوێ ئاڕێژ بۆ کەناڵێکی ترم کرد وتیان مەلا مستەفا ڕەحمەتی ڕۆژتێ بۆ مەدخەی پێنجێن مەسئولێ دەعوەتی کردووە سەیرەکە فەرشی ئاسک و نازانم چی هەرچی زۆر هەیە وەخەڵ خانەکەی ئەو لە فەرش دایختێوەرانەوتی و ئەمە لەکوێ و وتی ئەزبانی خۆمە وتی لەکوێت و ئەمە ماڵی میلەت هاوتە چۆن بەخوا ئەم نانە ناخۆم ئایا کانێ ئەم پیاوانە خۆ هەر کوڕی ئەو پیاوانن بۆ ڕێ ئەدەم خەڵک ئیشی وا بکە ئەگەر من خۆم باش بم کوڕەکەم ناتوانێت دەستکاری ماڵی خەڵک و عەرزی خەڵک و پارەی خەڵک بکە ئەوە حەقیقەتەوە ئەوە ڕاستیە حکم یانی چی حکوومەت ئەبێت دەسڵاتی بێ حکوومەت ئەبێ ڕاست بێ حکوومەت ئەبێت داهاتی وڵات بۆ میلەت بەشکە نەک بۆ دووسەیەک ئەوەی کە خۆی گەرەکی لاخەی دەکا و دەبەرەوە ئەوش بۆ ئەو دەنگەکە دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک محمود لە بناری بە مۆسڵاوی خوا دەبێم کاتت باش کاک محمود گیان سڵاوی خوا دەبێم کاتت باش مامۆستا گیان ئەم کاتە باش ڕێز و احتراممانەیە بۆ جەنابوو بۆ بە ڕێزیشت سپاس دەکەم بە قوربان دەستەکانت خۆش بێ فەرموو مامۆستا گیان وەختی خۆی سەدام حوسێین کە ئیشی دەبەرە ڕۆیی لە زاخۆ بۆ بەسرە یەک قانون بوو یەک حکومەت و جوان یەک قانون و یەک حکومەت و بەڵام بەداخەوە ئەمە حکومەتی هەرێمە بەڵام لەمدا لەوانەیە بێژم 150 حکومەتی تاوێ هەر قائیدی حکومەتێکە بۆ خۆی یعنی ئەم ئیشە بۆیە سەر ناوێ ئیسا ئەم هەموو داهاتە لە گومرگەکانی سلێمانی کەس نازانێ بۆ کوێژێ یعنی ئەم داهاتانە ئەگەر قانون کە ئینسان و حکومەتێ بوو ئەبێت لە زاخۆ بۆ سەوێڵە یەک قانونوێ یەک گومرگوێ یەک دەسڵاتوێ بەڵام بەداخەوە لەم دیوی دێگەڵەوە حکومەتی هەرێم پۆلیسێکی پێ تاعین ناکرێ ئیتر نازانم ئەم داهات و گومرگە هەمووی گورمی شەکرێ و ئەڕا کەس نازانێ بۆ کوێچی بەداخەوە ئەمە ئەم ملکی گشتی ئەمە ئەسوەساسی نییە ئەمە ئەگەر ملکی گشتی کوڕە وەڵڵاهی هەر مەسئولی حکومەتێکە بۆ خۆی وەڵڵاهی لەوانەیە 200 حکومەتی تاوێ سلێمانی بەڵام چارەیش ناکرێ یعنی هەر یەکێ بۆ خۆی حکومەتێک ڕە بۆ بەغا یەکێڵێ بوجە بڕن یەکێڵێ مەی بڕن یعنی ئەمە ئەم هەویرە ئاو زۆرەوە تا ئەم وەزەواوێ فەقیر و هەژات و هەر چاوەڕێوی بەداخەوە دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش کاک محەموود کاک عەلی لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک عەلی سپاس بە قوربان بەڵێ کاک عەلی تۆرەکە باس لە مڵکی گشتیە بۆ نمونە داهاتی ئەم وڵاتێکە مڵکی هەموو هاوڵاتێکە لە هەرێمی کوردستان بەڵام زۆربەی هەر زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان لێ بێبەشن بە نمونەمە بۆ نمونانیەوە بەڵێ جان حاجیجان کێشێکە ئەوەیە ئەمڕۆ حزب باڵادەسە مەسئول باڵادەسە کە مەسئولی باڵادەس بوو منەوە پێش منەوە برادر قسەیکرد ئەمڕۆ بەش کرا ئەو لە لەجین دێگەڵەوە ئەو لە کۆتایی بێهارە ئەی لاشەی لای کۆتایی بێ تێرێ و فەقیری چی بکە گرفتەکە پێ دوای حزب یان عەقڵیەتە حزب بۆ لە ئەمریکاش دوو حزب ئەمریکا بەڕێوە دەبا هەر چەند ساڵێک یەکێک حکم دەکات لە بەریتانیا لە فەڕەنسا لە چەند شوێنێکی دنیا یعنی کاتە حزب ئەگەر بەڕاستی دروستی ینی چۆن دەڵێ سەرۆکی حزبەکە و یاخود ئەندامانی ئەو حزبە و هەچی کاربەدەستە لەو حزب ئەگە وڵات بە جوانی بەڕێوە بە حزب ئیشکالی نییە ئەمریکایەوە ئەمریکانیمە ئەمریکاوان دوو حزبن 4 ساڵیان 8 ساڵ ئەوەی وا دەڕێیانە ئێرە کێشەیە
یەک حزب نایواتە ڕێوە دوسێ حزبی واتە ڕێوە دوو حزب سەرکی واتە ڕێویان کێشە ئەوەیە کەس خۆکەس احتراف ناکە هاوکار یەک نین ئەوەیە کێشەکە لێرە بۆ خۆیانم لێتە لەو دیمە هەمووی دەڵێ بۆ خۆم هەچکێ بۆ خۆم و فەقیرەکەس بۆ خۆی سەیرەکە و ئاوای غێری ئەوە هیچ نییە هیچ ناکرێت بەرەوەی تۆ نەتوانانی ئەو داهاتە بکەێت بۆ دەستێکی ئەمین لە دەستێکی ئەمین ستەرێکبان هاوڵاتیە و موچەخۆرانە ناکرێت ئەو داهاتە نیوەی ئەبرێ بۆ کاتی هەڵبژاردن و بۆ کاتی خۆیان و بۆ بەرپرسان سەرێکن و باش بەداخەوە دەستەکان خۆشکە عەلیجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دوا پەیوەندی وەردەگرم بەڵێ کاک فاروق لە هەولێر کاک فاروق دوا پەیوەندیە سڵاوی خوا لێبێم کاتت باش ئەو کاتەوە باش بەڕێ بە قوربان سپاس سەلامەت بیارە بەڵێ گیان ئەو کاتەوە باش کاتەوە باش خۆش بی زۆر سپاس زۆر سپاس بە قوربان زۆر سپاس ژیانەکەم بەڵێ کاک فاروق مامۆستا جان بەڵێ گیان فەرموو ئەوە لە بەرنامە لەسەر مڵکی گشتیە کە داگیر کراینەوە ئەوەی کە مڵکی گشتیە و داگیر کراوە زار لە سەروت و سامانی ئەو وڵاتە تا دەکاتە بەردەگەت دوکانێک بەڵێ وەڵی جا من پێم وایە مڵکی گشتی کو هیزمایە تا قسەی لەسەر بکری هەموو داگیر کرا و ئێمەش قسە لە ساوە دەکەین کو خۆ هیچ نەما یعنی قسەی لەسەر بکرێەوە بزانم لە ئەوەندە ماوەگە باسکەین بڵێن فلان ئەوەندەی بردووە ئەوەندەی بردووە وەڵی بەو خوددا هیچ نەما ئەگەر شاخەکان مابن شاخەکانش بۆ خۆی بزانم هەر هەندێک دار بەڕووی بە ئیستیفادەی پێوە ماوە دەنا وابزانم هیچیوە نەما قسەی لەسەر بکرێ و بەرنامەی لەسەر بکرێ بەڕێی خۆ بەداخەوە دەستەکانت خۆش بە کاک فارۆژان زۆر سپاست دەکەم بە قوربان قسەم لەسەر هیچ نەما قسەی لەسەر بکرێ ئەو دا سیا و ناخۆش قسەیەکی جوانە ڕاست دەکەی دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس زۆر سپاس هیوادارم کە وای لێبێ مڵکی گشتی بۆ گشتی بێ و عەدالەت هەبێ دادپەروەری هەبێ ئەم هەرێمی کوردستانە ببێتە ئەو هەرێمەی کە ژیان تێیدا جوان بێ یعنی بە شێوازێک لە شێوازەکان خەڵک لە ژیانی و خەوت ئەمین بێ و بتوانێت بژێوی ژیانی زۆر بە ئاسانی بە شێوەیەکی تەندروست بەدەست بگا خواتان لەگەڵ